بەناوی خوای گەورە میهرەبان. من ئاواز ئیسماعیل عەبدوڵڵا، دەرچووی کۆلێژی شەریعەم لە زانکۆی سلێمانی. ماوەی 2 ساڵە لە شارەوانی بناری قەندیل وەکو هاوسەرۆک لە کاردام، یعنی لە خەباتدا و خەڵکی بناری قەندیلم. ئەزمموی کارکردنم لەو ماوەی کە لە شارەوانیدا بووم دەتوانم بڵێم بە ئەزمموونێکی زێڕین بەناو ببەم. هەنی ئەزمموونێک بوو کە لە تەواوی تەمەنم بە خۆشحاڵیەوە باسی دەکەم و زۆر ئەزمموونی باشم کرد و فێر بووم، فێری بەڕێوەبردن بووم و هەروەها زۆر کەسم ناسی، زانیم کارکردن چییە. یعنی دەتوانم بڵێم ئەزمموونی شارەوانیم ئەو کاتێک کە لە شارەوانی کارم کردەوە کار دەکەم بە ئەزمموونێکی زێڕین و کارکردنێکی زێڕین بەناو ببەم بۆ خۆم. شارەوانی بناری قەندیل موئەسسەسەیەکی جەماوەری خۆجێییە کە لە 30 ساڵی 2009 لە بناری قەندیل دامەزراوە. ئامانجی دامەزراندنی شارەوانی یاخود ئەو موئەسسەسەیە خزمەتکردنە بە خەڵکی ناوچەکە و هەروەها بە ژینگەی ناوچەکە و لەو چوارچێوەیەدا یعنی ئامانجی بنیادنانی سیستەمی خۆسەری دیموکراتیە بۆ دیسانەوە بۆ ئەوەی خەڵک لە بواری خۆ بەڕێوەبردن خۆ خزمەتکردندا ببێتە خاوەنی ئیرادە و جەوهەری خۆی. سیستەمی شارەوانی بناری قەندیل سیستەمی هاوسەرۆکایەتیە لە ژنێک و پیاوێک پێک دێت کە 2 ساڵ جارێک هەڵبژاردن دەکرێ و لەناو نوێنەر و ئەنجومەنانی گوندەکانی بناری قەندیل هەردوو هاوسەرۆک هەڵدەبژێردرێن. لە شارەوانیدا ڕۆڵ و پێگەی ژن ینی ئیرادەی ژن بە بنەما وەردەگیرێت و دەتوانم بڵێم زۆر جار ئێمەی ژن لە ئاستی سەرەوەین و کارەکان جێبەجێ دەکەین و هەروەها پلان و پرۆژەمان بە هەند وەردەگیرێ و جاری وا هەیە ینی لانەیە ئێمە کارەکانی ئێمە لە پێشتر بێ لە کاری ڕەگەزی بەرامبەرمان. هەر بۆیەش یعنی ژنان لە ناو شارەوانیدا ڕۆڵ و پێگەی سەرەکی دەبین و ڕۆڵ و پێگەیان زۆر بەرزە. پەیکەری دامەزراوی شارەوانیمان پێک دێت لە هەردوو هاوسەرۆک و هەروەها نوێنەری گوند واتە ئەنجومەنی گوند و هەروەها ئەنجومەنی ناوچە و دۆڵ. ئەوە پەیکەری شارەوانیمانە. نوێنەری گوند لە ناو خەڵکی گوند هەڵدەبژێردرێت و بە ئیرادەی خەڵکی گوندە کە نوێنەرایەتی دانیشتوانی گوندەکەی خۆی دەکات و هەروەها نوێنەری ناوچە ینی ناوچە بۆ نمونە ئێمە 4 ناوچەمان هەیە: ناوچەی دۆڵی مەنگوڕایەتی، ناوچەی ناودەشتی ئاکۆیەتی و هەروەها دۆڵی باڵایان و هەروەها دۆڵی شارۆش. دۆڵی باڵایان ئەو ناوچانە دەگرێتەوە کە دەکەونە سنووری پاراستنی میدیاوە. نوێنەری ناوچە دۆڵ ینی نوێنەری ناوچەی خۆی دەکات لە ناو نوێنەرانی گوندەکان هەڵدەبژێردێت ئەوە کە نوێنەرایەتی ناوچە و دۆڵی خۆی دەکات و هەروەها بە هەمان شێوە لە ناو ئەنجومەنی گوند و هەروەها لە ناو ئەنجومەنی دۆڵ دیسانەوە سیستەمی هاوسەنگی ڕەگەزی جێبەجێ دەکرێت. بەگشتی دەتوانم بڵێم خەباتکارانی شارەوانیمان یعنی 14 خەباتکار ینی بە شێوەیەکی بەردەوام لە شارەوانی کار دەکەن کە خۆی دەبینێتەوە لە شۆفێر و پاکەوانی و هەروەها باخەوان. ئەوانە بە شێوەیەکی گشتی هەر ڕۆژ لە کاردان و هەروەها دەستەی بەڕێوەبەرایەتیشمان هەیە کە ئەویش خۆی دەبینێتەوە لە پەیکەری شارەوانی 12 کەسە. لەو 12 کەسە 6مان ژنن، 6 ژن جێی تێدا دەگرێت. هەروەها دەستەی بەڕێوەبەری شارەوانی 2 مانگ جارێک کۆبوونەوە ئەنجام دەدات بۆ تاوتوێکردنی ئەو کارانەی کە کردومانەوە، هەروەها ئەو پرۆژانەی کە دەمانەوێت بیکەن بۆ تاوتوێکردنی ئەو کار و خەباتانەی کە لە بەردەمماندایەوە کردومانە و جگە لەوەش 6 مانگ جارێک کۆبوونەوەی گشتی شارەوانی ئەنجام دەدرێت کە بەگشتی هەموو نوێنەرانی گوند و خەڵکی گوندەکان تێیدا بەشدار دەبن. لەوێ لەو کۆبوونەوەیدا تاوتوێی 6 مانگی کارەکانمان دەکەین
یعنی ساڵێک یان 6 مانگی کارەکانمان دەکەین و هەروەها خەڵکی گوند و ئەنجومەنانی گوند هەمویان بەشدار دەبن و ئەوانیش ڕاوبۆچین و خۆیان و هەروەها ڕەخنە و ڕەخنەداین و خۆیان دەکەن و هەروەها پلان نامە چیان دانەوێت چی بکەین یان بۆ ئێمە چیان هەیە بۆ شارەوانی ئەوانە تاوتوێ دەکرێ و دواتر بە ئەنجام دەگیرێ. گشتی دەتوانم ئەوە بڵێم کە خۆشبەختانە جگەلەوەی کە سنووری شارەوانیمان سنوورێکی بەرفراوانە خۆی لە 63 گوند دەبینێتەوە کە ئەوەش سنوورێکی زۆر زۆر بەرفراوانە و هەروەها داهاتیشمان تەنها یعنی لە دەرەوە بۆمان نایە داهاتمان کەمە و لەوانەیە بەشی ینی مەکائینەکانیشمان نەکە بەڵام خۆشبەختانە بەگشتی خەڵک لە کارەکانمان ڕازیە و هەروەها دەستخۆشیشمان لێ دەکرێت و ڕەخنەش هەر دەبێت ڕەخنە هەر هەبێ بەڵام بەگشتی خەڵک ڕازیە لە کارەکانمان. بودجەی شارەوانیمان یەکەم کەجەکە هاوکاریمان دەکات و هەروەها ئەو هاوکاریانەی کە خەڵکی گوندەکانی بناری قەندیل پێمان دەدات و هەروەها کارکردنمان بە مەکائینەکان ئەنی داهاتمان ئەوەیە بودجەی ئێمەی شارەوانی خۆ دەگرێت لە ئەو بوارانە. لەگەڵ شارەوانیەکانی کە بۆ نمونە سنووری پارێزگای سلێمانی پەیوەندیمان باشە و سەردانیمان هەیە و بە تایبەتی شارەوانی سەنگەسەر یان قەڵازێ بۆ نمونە گەر ئێمە کارێکمان هەبوو یان پێویستێکمان هەبوو مەکائینی ئێمە پڕی نەکردەوە دەتوانین داوا لە ئەوان بکەین ئەوان هاوکارمان دەبن و هەروەها ئەوانیش جاری وا هەیە نمونە مەکائینی ئێمە داوا دەکەن ئێمە هەمووان بەیەکەوە چۆن لێرە کاری بە هەرەوەزی بەبنەما دەگرین لە هەمان کاتیشدا لە ئاستی سەروشدا دیسانەوە کار و خەبات بە هەرەوەزی بەبنەما دەگرین و بەیەکەوە کارەکان ئەنجام دەدەین زۆر جار هەموو کاتێک نا بەڵام لە کاتی پێویست پەیوەندیمان هەیە و سەردان دەکەین و پەیوەندیمان باشە. لە ماوەی 2 ساڵ کارکردنم لە شارەوانیدا دەتوانم ئەو بڵێم کە زۆر کار و خەباتمان بەیەکەوە بەڕێوە بردووە ینی لەگەڵ خەباتکارانی شارەوانی و هاوسەرۆکەکەم کەویش هەموو کاتێک ئامادەیە لە کار و خەباتدا زۆر کار و خەباتمان بە ئەنجام گەیاندووە ینی هەم لە ڕێگا بردن بۆ کوێستانەکانی قەندیل و هەروەها پاکردنەوە و وەسیانەکردنەوەی هەموو ئەو ڕێگایانەی کە بۆ گوندەکان دەچن و لە کاتی سەرما و سۆڵە و بەفرباریندا هەموو کات لە ئامادە باشیدان بۆ پاکردنەوەی ڕێگا سەرەکیەکان و ڕێگای گوندەکان بە تایبەتی ئەو گوندانەی کە قەرەباڵغن و دانیشتوانی لێیە و هەروەها جگەلەوەی ئێمە بەبەردەوامی هاوکاری هەموو کەسێک دەبین کە لە بناری قەندیل دادەنیشێت ینی کە پێویستی بە ئێمە بێیان پێویستی بە مەکائین بێ ئێمە هاوکار دەبین و بەپێی توانای خۆمان ئێمە یارمەتی دەدەین بەهۆی بەردەوامی بۆ دومانەکانەوە و بەهۆی مەترسی ئەمنیەوە ئاستەنگی دروست بۆ کار و خەباتی شارەوانیمان و هەروەها بۆ خەباتکارانی شارەوانی ویان ئەو شۆفێرانەی کە لە شارەوانی کار دەکەن زۆر جار ئاستەنگی دروست بۆ بەهۆی بردومانەکانەوە یان بەهۆی ئەوەی کە باری ئەمنی نالەبار بووە کار و پرۆژەکانمان دواخراوە یانژی دوامان خستە بۆ کاتێکی کەیان کاتێکی نادیار ئەجا لەوانەیە ئەو ینی ئەو دواخستنە کات لە ئێمە دەکوژێ بۆ ینی بۆ نمونە کاری ئەو ڕۆمان خستە بەیانی لاانێبانی کارێکی کەشمان بێ ئەجا بۆ نمونە بێ کاری ئەو ڕۆژ بکەین کاری بەیانیش بکەین ئەجا لەبەرەوە زۆر ئاستەنگیمان بۆ دروست دەبێت. ڕژەمی داگیرکەری تورکیا هیچ جیاوازیەک ناکە لە نێوان تاکەکانی گەلی کوردە بە تایبەتی خەڵکی بناری قەندیل ئەجا لە هەربی بیر و بۆچوونێکی هەبێت یان هەر فکر و ئایدیایەکی سیاسی هەبێت لەبەر ئەوە زۆر جار ینی ئاستەنگ بۆ کارمەندەکانمان دروست بووە و لە کارەکانیان دواکەوتون و بەهۆی مەترسی ئەمنیەوە کارەکانی خۆیانیان دواخستووە زۆر جار لە کاتی بردومانەکاندا ژیانی کارمەندەکانمان کەوتوتە مەترسیە و بە تایبەتی شۆفێرەکان چونکە شۆفێرەکان ینی لە گەڕاندان لەو گوند بۆ ئەو گوند ئەجا جاری وا هەیە کە مەترسی ئەمنیان بۆ دروست بووە کارەکانی خۆیانیان دواخست بەداخەوە دەوڵەتی داگیرکەری تورکیا بە چڕی قڕکردنی کوردی هێناوەتە باشووری کوردستان بۆیە
لەو چوارچێوەیەدا داوا لە هەموو لایەنە سیاسیەکان و لە هەموو چین و توێژەکان دەکەم کە بەجددی بێنە سەر خەت وەک ئەرکێکی ئەخلاقی ئاینی و هەروەها سیاسی خۆیان بەڕێگری بکەن لەو هێرش و بردومانانەی کە دەوڵەتی داگیرکاری تورکیا دەستی پێکردەوە بۆ سەر باشووری کوردستان. لێرە وەک هاوسەرۆک شارەوانی بناری قەندیل داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە هاوکارمان بێت بۆ ئەوەی بەیەکەوە کارێک بکەین خزمەت بەگەل و نیشتیمان و وڵات و ژینگەی ناوچەکەمان بکەین. ئێمە وەکو شارەوانی بناری قەندیل بۆ نەورۆزی ئەم ساڵی 2022 هەموو ئامادەکاریەکمان کردووە لە ڕووی خزمەت گوزاری و تەندروستی و هەروەها لە ڕووی ئەمنیەوە ئێمە هەموو ئەوانەمان لە بەرچاو گرتووە و هەروەها بە جۆش و خڕۆشەوە ئێمە پێشوازی لە میوانەکانمان دەکەین و لێرەوە داوا لە هەموو گەلی کورد لە هەر چوار بەشی کوردستان بە تایبەتی لە گەلی باشووری کوردستان دەکەم کە بێن لە بناری قەندیل نەورۆز پیرۆز بکەن و هەروەها بۆ بەتایبەت بۆ ئەو میوانانەی کە لە پارچەکانی تری کوردستانەوە یان لە دەرەوەی وڵاتەوە دێن ئێمە ئامادەکاری دەکەن کە ئەوان بۆ نمونە دەمێننەوە. پامی ئێمە وەک شارەوانی بناری قەندیل لێرەوە داوا لە هەموو کەسێک دەکەم لە هەر چوار بەشی کوردستان کە ڕووبکەنە بناری قەندیل بۆ پیرۆزکردنی جەژنی نەتەوەیمان جەژنی نەورۆز و بە تایبەت گەلی باشووری کوردستان داوا لە ئەوان دەکەم کە بە جۆش و خڕۆشەوە بەشداری بکەن لە نەورۆزی 2022.